لە درێژەی کۆبوونەوەکانی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە سەردانی قەزای دەربەندیخانی کردو کۆبوونەوەی گشتی خوشکان و برایانی ئەو سنوورە بە سەرکەوتووی ئەنجامدرا. لە کۆبوونەوە کەشدا نوێنەرانی ئەنجومەنی دەربەندیخانی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆنفرانسی ناوچەی دیاریکران. ئەوەی ئێمە چەند ڕۆژێکە لە ئامادەکاریین وەکو هەنگاوی یەکەم کە کۆبوونەوە گشتیەکانە لە ئۆرگانەکان دەستپێکە ئەمڕۆ وادەی ئێمە بووە دوای نێوەڕۆی ئەمڕۆ بۆ خوشکان و بەشێک لە قوتابیان پرۆسەکە بەڕێوە چوو ئیسێش کە ئەم شەوە بۆ برایان لەگەڵ بەشێک لە قوتابیان پرۆسەکە بەڕێوە چووە و سوپاسی لیژنەی باڵاکەین کەوا بەڕێک و پێکی ئیشەکانیان ئەدا کردەوە بەڕێوە کردووە و هێوادارین هەم ئەمەی ئێمە هەم شوێنەکانی تر وە دوجار کۆنگرەی چوارەمان ئینشاءڵڵا بە سەرکەوتووی کۆتایی بێ و کارەکانی خۆی ئەنجام بدات. ئێمە وەکو خوشکانی ئەنجومەنی دەربەندیخان هەستان بە کۆبنەوەی گشتی دەستخۆشی لە خوشکانی ناوچەکەمان دەکەین کە ئامادەی باشیان نەبوو توانیان ئەو لەجێ طموحی ئێمە بن بتوان لێرە ئامادە بن. سوپاس بەخوا لە کەشوهایەکی ئارام داتوانیمان چەند خوشکێک خۆیان باڵاست بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی ناوچەیی و سوپاس بەخوا کەشێکی ئارام و هەڵبژاردنێکی سەرکەوتوانە و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری ئەنجومەنی دەربەندیخان ئامادەیی بۆ وەرگرتنی هەر ئەرکێک دەردەبڕن کە بۆ خزمەتکردنی زیاتری کۆمەڵی ئیسلامی و کاری ئیسلامی دەکەوێتە ئەستۆیان هاوکات دەڵێن لە بەرپرسیارەتی ڕناکەن و بۆیشی ڕناکەن. هەموو ئەنجومەنەکان ئامادەراشیان دەربڕیوە وەڕوا الحەمدوللا ئەنجومەنی پێنجوێن و عەربەت و سەید سادق تەواو بوون کۆبوونەکانی ئەنجامداوە برایان خوشکان ژمارەیەکی زۆر بەشداریان تێدا کردەوە و ئێستاش لە دەربەندیخانی لە ئەنجومەنی دەربەندیخان بە هەمان شێوە ژمارەیەکی زۆر لە برایان خوشکان بەشدارن و ڕاوبۆچوونی جوانیان هەیە بۆ کارەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ داهاتوو و ئەم کۆبوونەوە گشتیانە ئامادەسازیە بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە پشتیوانی خوای پەروەردگار سبەینش لە هەڵەبجەی تازە کۆبوونەوەی گشتی ئەنجام دەدەین و کۆتایی بە کۆبوونەوە گشتەکانی سنووری مەڵبەندی 12 شارە زۆر دێت. لە شاری دەربەندیخان دیارە ڕێخستنەکانی ئێمە ئەوە چینە جیاوازەکانی ئێمە لەم چارەیە حزورێکی باشیان هەیە و هەروەها ئەمە جێگای دڵخۆشیە و بە حماسەتێکی باشەوە بەشداریان کردووە هەر هێزێکی سیاسی بتوانێت ئەوها ئەساسی خۆی لەسەر کۆمەڵێک خۆبەخشی پڕ لە حماسەت دابنێ ئەوە پێگوترێ هێزی نۆرماڵ یاخود هێزی باش بۆیە کۆمەڵی ئیسلامی ینی ئەمە بەبێ بەمایی دڵخۆشی بۆ ئەو کە تام لە حزێش ئەم جۆرە لە خۆبەخشی ماوە. بڕیارە دوای کۆبوونەوەی ئەنجومەنەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرتاسەری هەرێمی کوردستان کۆنفرانسی ناوچەیی ئەنجام بدرێت و هەر دە بەشدار بوویەکی کۆنفرانسەکە نوێنەرێکیان بۆ کۆنگرە هەڵ ببژێرن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.